خاڵی دووەم کوشتن بۆ چ حاڵەتێک حەڵاڵە کاڵی مناڵ تەنها لە دوو حاڵەتە شەرع ڕێگە بە کوشتنی مناڵەدا. حاڵەتی یەکەم کە ئەم حاڵەتە بەر لەوەی بچمە سەر شروط و ضەوابیطەکانی ئەوەیە ئەم بڕیارە ئەبێ لە پێناو بەرژەوەندی مناڵەکەیا بێ، بەڵام بەر لەوەی 6 هەفتە تەواوکە، بەر لە 42 ڕۆژی کە ماڵین کوشتنی مناڵ لەبەر بەرژەوەندی مناڵەکە ئاگاتان لێ بێ ئەبێ مناڵەکە تەمەنی لە 6 هەفتە تێپەڕی نەکردبێ. لێرە مەسلحەتێک هەبوو بۆ نمونە مەسلحەتێکی شەرعی جاری واحی دایکەکە نەخۆشە، مەترسی هەیە بۆ سەر ژیانی دایکەکە، بەڵام مەترسیەکە کەمە. لێرە ئەڵێن یا مناڵەکە لەوانەیە دووسێ مناڵیان هەیە، ئەم مناڵانە لە ڕووی جینیەوە ناکامڵن، لە ڕووی جینیەوە نەخۆشن، دکتۆرەکان پێمان دەڵێ ئەم مناڵە لە دایکی وەک ئەوان دەرەچێ. ئێستا مناڵەکە نەگەشتۆتە 6 هەفتە، ئێستا ئەتوانین مناڵەکە لەبار بەرین، بەڵام بە کۆمەڵێک مەرج. یەکێک لەو مەرجانە بەڕێزان ئەوەیە کە ئەبێ ئەم بڕیارە وەکو عەرزم کردن بەر لە تەواوکردنی 6 هەفتە بێ، بەر لە 42 ڕۆژ بێ. خاڵی دووەم ئەبێت تەوەقعی ئێمە بۆ توشبوونی مناڵەکە بە نەخۆشیەکە تەوەقعێک بێ بگاتە لیڤڵێکی زۆر بەرز، یعنی دکتۆرەکان پێمان بڵێن لە 185 ناڵین 100 چکە لە علمی طبا لە 100 نییە، بەڵام لە 180 لە 175 لە 185 پێمان بڵێن ئەم مناڵە تووشی ئەم نەخۆشیە ئەبێ و نەخۆشیەکەش موعیقە یا مشەویهە بۆ مناڵەکە، ینی بیێنە پێشتاوی خۆت تەمەنی نەبووە بە 40 ڕۆژ، دکتۆرەکان پێمان دەڵێن نەبووە بە 6 هەفتە ڕۆژ نەکراوە بە بەریە ئەم مناڵە احتیمالێکی زۆر هەیە هەڵگری ئەم نەخۆشیە بێت، ئەکرێ لە باری بەرین. ئەمە شەرتی دووەم. خاڵی سێەم هیچ چارەسەرێک لە بەردەستانە بێ غەیری لەبار بردن، بەڵام ئەگەر گریمان دەرزیەک هەیە، ئەگەر گریمان عیلاجێک هەیە، ئەگەر گریمان بۆ نمونە ئەتوانین لە حاڵەتی مناڵەکە لەم ناڕەحەتی و نەخۆشیە دەرباسکەین بەبێ پەنابردنە بەر کوشتن. دیسانەوە لێرە جائیز نییە پەنا ببرێتە بەر کوشتنی مناڵەکە و حرامە. خاڵێکی تر ئەبێ بڕیاری کوشتنەکە یەک دکتۆر نەیدا، ئەبێ لیجنەیەکی طبی مختصی کەفوء بیدا، واتە لیژنەیەکی پسپۆر بەتوانا دیندار، چکە لەگەڵ ڕێزمان بەڕێزان ئێمە هەندێک دکتۆرمان هەیە حساب بۆ چەمکە ئاینیەکان ناکەن لە بڕیارەکانی خۆیانە. بۆ نمونە نەخۆشە چێتە لای لەبەر سادەترین هۆکار ئەڵێ بە ڕۆژوو مەبە، لە کاتێکە ئەگەر بە ڕۆژوش بێ هیچ کێشەی نییە، بەس ئەم خۆی هەر بە ڕۆژوو نییە و کە هیچ مشکلێشی نییە، فیتیش گەرەیە لە ڕۆژی ڕەمەزانە، جا بۆ نەخۆشە ناڵێ بە ڕۆژوو مەبە، پێڵێ ویسکی بخۆ، پێڵێ بیرە بخۆ، بۆ لەبەرەوەی بۆ بابەتێکی عیلاجی بەکاردێ، لەبەروی ئەم برادرە بە قەڕابە ئەخواتەوە مشکلەی نییە، ئێستا بە نەخۆشەکەی بڵێ بڕۆ بخۆرەوەکەی مشکلی تایە. لەبەرەوە ئەبێ ئەو دکتۆرانی کە لەم بابەیە فتوای شەرعیان لێوەرەگیرێ بڕیار ئەدەن، ئەم بڕیارانەیان ئەوەسیێتەوە لەگەڵ بڕیاری شەرعە، ئەبێ دکتۆرەکان دیندار بن، واتە حساب بۆ دەقە شەرعیەکان بکەن، دکتۆرێک حساب بۆ دەقی شەرعی و پیرۆزیەکانی دەقی شەرعی نەکا لەم بابەتانەیە قسەی وەرناگیرێ. خاڵێکی تر ئەبێ ئەو نەخۆشیی کە تووشی مناڵەکە بووە نەخۆشیەکە موعیق بێ، یعنی مناڵەکە کەم ئەندامێکی تەواو بێ بە نەخۆشیەکەوە. بەڵام ئەگەر گریمان تەکنۆلۆژیای طب بگاتە ئەو دەرەجەیە کە پێمان بڵێ وەڵا ئەم مناڵە تۆزێک لوتی زلە بێ، یا ئەم مناڵە چاوی تۆزێک پەل ئەبێ، یا ئەم مناڵە دەمی تۆزێک، یا ئەم مناڵە ئەمە پێی نەوتێ ئیعاقا ناکرێ. یا دایک و باوکەکە بۆ نمونە ئەگەر علمی جینات ئەو نەچووە پێشەوە، ئێمە بتوانین لە ڕووی شەخسەنەکردنی جیناتی مناڵەکەوە بڵێن ئەم مناڵە مناڵێکی گەنم ڕەنگ دەرەچێ، بڵێ وڵای ئێمە حەزەکەین سپی بێ، چاوی قاوەیە ئێمە حەزەکەین شین بێ، قژی ڕێژە ئێمە حەزەکەین زەرد بێ، باڵای ئەو نەیە ئێمە حەزەکەین ئەو نەبێ، لەبەرەوە با لە باری بەرین بە دڵمان نییە. ئەمانە پێیان ناوتێ ئەمراضی موعیق، ئەبێ مناڵەکە نەخۆشیەکەی وەکو عەرزم کردن نەخۆشیەکە خراپ بێ، ئەو جا ئێمە ئەتوانین. خاڵێکی تر ئەبێ ئەو بڕیاری لەباربردنە عەرض بکرێتە سەر لیجنەیەکی فقهی مختصیش، بۆ ئەوەی ڕاستە دکتۆرەکان بڕیاریان داوە کە ئەمە نەخۆشیەکەی ئەوەیە، ئەو کات دەبێت فقەها بڕیار بدەن لەسەر موازنەکردنی شەرع بۆ ئەم بڕیارە، ئایا ئەم مناڵە لەم قۆناغەیە لەبار بچێ یا لەبار نەچێ. خاڵی ئەخیر ئەبێ دایک و باوکەکە ئیطیلاع بکرێن لەسەر ئەم بڕیارە وسلبیات و ئیجابیات وردەکاریەکانی بڕیارەکە بە دایک و باوکی مناڵەکە بگوترێ، چونکە بڕیاری ئەوڵ و ئەخیر بڕیاری ئەوانە. ئەگەر بڕیاریاندا بەوەی کە باشە دی مناڵەکە با ئاوانە بێت تحمل ناکرێ لەبارێ بین، ئەگەر وتیانمە بەخێویەکەین حەزەکەین مناڵمان هەبێ، لەوانەیە ئەو مناڵە ئەو باوکو دایکە 10 ساڵ بێ مناڵیان نەبێ، ئێستا تۆ پێڵی مناڵەکە موعیقە، بۆت نییە ببێ پرسی ئەوان لەباری بەری، لەوانەیە ئەو بەیعاقەکەیش و بەخێویکە. کەواتە بەم مەرجانە ئەتوانین مناڵێک لەبار بەرین وەکو عەرزم کردن بەم هەلوو مەرجەی کە هەیە. ئەگەر هاتوو دوای تەمەنی 42 ڕۆژی بوو بەڕێزان
هیچ شەرعێک ڕێگە نادا بەوەی مناڵ لەبار ببرێ لەوەی ئیعاقەی هەیە هیچ بۆ لەبەری ڕۆح کراوە بەبەریا کە ڕۆح کرا بەبەریا ئیعاقەکە ئێستا بیکوژی یا کە لەدایک بوو بیکوژی فەرقی نییە چونکە کە ڕۆح کرا بەبەریا ئینسان یەک جار ڕۆحە کرێ بەبەریا لە دنیا و یەک جاری ژەیداتەوە کە لەسکی دایکا ڕۆح کرا بەبەریا ئێستا تۆ بیکوژی بەدافعی شەفەقە و ڕەحمە کەی دافعی شەفەقە و ڕەحمە هەیە لێرە هەر مناڵی من زۆر جارم ئەم پرسیارە ئەەکەمەوە لە خەڵک کە پرسیاری مناڵ کوشتنەکە لێ مناڵەکە بۆ نمونە کەم ئەندامە مناڵێکی ئێمە چوو ئەو سەر ئەو جادەیە خوانەکە سارەیەک لێیدا تووشی شەلەلی کولی کرد ئێستا کەس ئەتوانێت بەدافعی شەفەقە بیکوژێ فتوا بدا بۆ لەبەری مرۆڤێکە ئەگەر سەرەتان ئینسان تووشی سەرەتانێکە بێ شێرپەنجە ئەبێ ئەگاتە لێوارەکانی مەرگ کەس ئەتوانێت فتوا بدا بەوەی کوشتنی ئەم ئینسانە شەرعیە بەدافعی شەفەقە و ڕەحمە ناکرێت ئەی بۆ مناڵەکە فتوا ئەدەین ئێ ڕۆح هەر یەک ڕۆحە بەڕێزان ئەو ڕۆحەی لەبەر منایە هەر ئەو ڕۆحەیە لە دوای 42 ڕۆژ لەبەر مناڵێکی کۆرپەیە هیچ فەرقی نییە لە میزانی شەرع و خوا و لە ڕووی ئازار و منطقی ئینسانیەتەوە کەواتە ئێمە ئەم قسانی ئێمە بۆ مەسلحەتی مناڵەکە بەر لەم تەمەنەیە خاڵی دووەم لەو خاڵانی کە ڕێگەمان پێ ئەدا بەوەی مناڵ لەبار بدرێ ئەمەیان لەبەر بەرژەوەندی دایکەکەیە ئەمە حاڵەتی دووەمە بەرژەوەندی دایکەکە لە چییە لەوەی هەندێک جار ئەم مناڵانە مەترسی بۆ سەر ژیانی دایکەکان دروستەکەن ئەلێرە مناڵەکە تەمەن ناکرێ بە میقیاس یعنی مناڵەکە تەمەنی 8 مانگیش بێ ئەکرێ لەبار ببرێ ئەگەر هاتوو دکتۆرەکان پێیان گوتین ئەم مناڵە مەترسی زۆر لەسەر ژیانی دایکی دروست ئەکا بەڵام لێری شاوەکو عەرزم کردن ئێمە کە بگەڕێنەوە بۆ ڕێی پزیشکەکان ئێستا پزیشکە تایبەتمەند و پسپۆڕەکان پێمان دەڵێن مناڵ لە دوای 6 مانگی ئەگەر مەترسیەکی ئەوتۆی دروست کرد بۆ سەر ژیانی دایکەکە ئێمە ئەکرێ مناڵەکە دەربێنین لەژێر جیهاز و لەژێر کۆمەڵێک وەسائلی عیلمیە بیژیێنین مەترسیەکەش لە سەرگی دایکە نامێنێ لەبەرەوە زۆرێک لە دکتۆرەکان دەڵێن ئەم سەبەبەی کە کاتی خۆی فوقەها باسییان کردووە لەباربردنی مناڵ لەبەر خاتری پاراستنی ژیانی دایکەکە ئەڵەن سەبەبێکی عیلمی نییە ئێستا وجودی نەماوە لە واقعا چونکە عیلم پێشکەوتەوە مناڵەکە دەرێنین لەسکی دایکە مناڵەکە بە جیا ئەژێنین و دایکەکەش دەتوانێ بژی غالیبانیش مناڵ ئەو کاتانە مەترسی دروست ئەکا کە تەمەنی ئەگاتە تەمەنێکی دوای یعنی مودەکانی کۆتایی حمل لە دوای 6 مانگەوە چکە مناڵەکە قورسە بێ پێویستی بە خواردنە و پاڵە پەستوەیەکی زۆر لەسەر ژیانی دایکەکە و لەسەر هەناسە و لەسەر خواردن و لەسەر کۆمەڵێک بابەت دروستەکە لەو کاتانەیە مناڵ مەترسیەکەی زیاتر دەبێ و علمیە نیشمادەم مناڵەکە بکرێت جا بکرێتەوە ئاساییە لەبەرەوە زۆربەی ئەو فتوایانەی کە مەجامیعی فقهی فتوایان هەیە لەسەر ئەم بابەتە ڕەئیان وایە